بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێم ئازیزانی بەرنامەی ڕسەی زانایان ئەسلام عەلەیکم ڕەحمەت اللهی وبەڕەکاتوه. بەختەوەرین لە ئەڵقەیەشتری تازەی بەرنامەی ڕسە لە خزمەتەوەی ئازیز و خۆشەویستە بین. خۆشەویستان بۆ ئەڵقەی ئەمجارە بەوەیەکەوە دەڕۆینە خزمەتی مامۆستای پایبەرز ڕێزار جەنابی مامۆستا مەلا عەبدوڵڵای ئاشۆکانی لەگەڵمان من بۆی سەربردەی پڕ لە سەروەری و هەمبانەی پڕ لە زانیاری جەنابی مامۆستای مەرحوم بەیەکەوە گوێبیست بووین لە خزمەتی ئەو مامۆستا عەزیز و خۆشەویستانەکە ئاشنای جەنابی مامۆستای مەرحومن. لەگەڵمان بن. ژیاننامەی مامۆستا عەبدوڵڵا ئاشۆکانی ناوی تەواوی مەلا عەبدوڵڵا کوڕی حاجی مەلا سلێمانی کوڕی فەقێ محەممەدی کوڕی ئەحمەدی کوڕی عەزیزی کوڕی ڕەسوڵە لە عەشیرەتی گەردیە. ساڵی 1996 لە گوندی ئاشۆکانی ناوچەی بەڕانەتی لەدایک بووە. لەبەر ئەوەی ماوەیەکی زۆر لە بەحەرکە بووە و تا کۆتایی تەمەنی لەوێ ژیاوە بۆیە بە بەحەرکەیی ناسراوە. ساڵی 1900 لای باوکی دەستی بە خوێندنی قورئانی پیرۆز و وردە کتێبەکانی عەرەبی و فارسی کردووە. ساڵانی 1911 و 1912 لای مەلا ئەحمەدی مامی کتێبەکانی تەصریفی زنجانی و شەرحی موغنی خوێندووە. پاشان لەگەڵ مامیدا چۆتە گوندی گرداڕەق لە ناوچەی بەڕانەتی. لەوێژ لە ساڵی 1913 کتێبی سەعدینی خوێندووە و تەواوی کتێبەکە و هەموو پەڕاوێزەکانی بە ماوەی 2 مانگ نووسیوەتەوە. دواتر دەستی کردووە بە خوێندنی سەعدوڵڵای گەورە. بەهۆی سەختی ئەو کاتەی ژیانەوە ماوەیەک لە خوێندندا بڕاوە. پاشتر ساڵی 1920 ڕۆیشتۆتە گوندی جەدیدەی بەڕانیان لای مەلا حسێنی مامی کتێبی جامی خوێندووە. هەر لەو ساڵە کتێبەکانی ئیسا غۆجی و حیسام کاتی و پەڕاوێزەکانی نووسیوەتەوە. ساڵی 1922 کتێبی سوویتی و بەشێکی عەبدوڵڵا یەزدی نووسیوەتەوە. دوای چۆتە گوندی کەوڕەبەن لای مەلا محەممەد ئەمینی گەڕەژێری دەستی کردووە بە فەناری. دواتر گەڕاوەتەوە جەدیدە و حاشەی قوڵ ئەحمەدی لەسەر فەناری و ئادابی گەلەنبەوی و حاشەی پێنجوێنی و محەممەد ئەمینی جیهەت و وەحدەی نووسیوەتەوە. هەروەها بەشێکی لە کەماڵی شەرحی شافیە نووسیوەتەوە. پاشان لای ئەم مامۆستایانە مەلا ئەحمەدی مامی، مەلا شێخ حسێنی سورچی، مەلا عوسمانی شەوەچی، شێخ مستەفای نەقشبەندی زانستەکانی تەواو کردووە و ساڵی 1932 لەسەر دەستی شێخ مستەفای نەقشبەندی بڕوانامەی زانستی شەرعی وەرگرتووە. سەرەتای مەلایەتی ڕۆیشتووە بۆ گوندی مامخارانی زرارەتی. ئاغای گوندەکە ئەسعەد شێخ حسێن حوجرەی فەقیهانی بۆ دروست کردووە و دەستی کردووە بە تەدریس. ساڵی 1935 شەرحی حسێن پشدەری لەسەر تەشریحی ئەفلاک نووسیوەتەوە. پاشان ڕۆیشتۆتە گوندی شەوزاری دە و بەستۆڕە. دواتر گەڕاوەتەوە مامخاران. دووبارە لەوێشەوە لەگەڵ فەقیهەکانیدا گواستوویەتیەوە بۆ گوندی دارەبەن. ساڵی 1939 لەسەر داوای جەمیل ئاغای سەرۆک عەشیرەتی گەردی باری کردووە بۆ بەحەرکە. ساڵی 1940 حوجرەی فەقیهانیان بۆ نوێ کردوتەوە. مامۆستا عەبدوڵڵا خەتێکی زۆر خۆشی هەبوو. لە دەوری فەقیهەتی لە بنەسراوە مەشقی لەسەر خەتی فەقێ ئەحمەدی خێڵی خۆشنووس کردبوو. کتێبەکانی پێویستی خوێندنی ئەو سەردەمە بە پەراوێزەوە بەدەستی خۆی نووسیوەتەوە. ئێستا نزیکەی 20 کتێب لەوانە لە کتێبخانەی بەحەرکە پارێزراون. مامۆستای کۆچکردوو 2 جار سەفەری حەجی کردووە. جاری یەکەم ساڵی 1956 و جاری دووەم ساڵی 1961 پاش تەمەنێکی زۆر لە خزمەتی میحراب و مینبەر و حوجرە و مەدرسە شەرعیەکان ڕۆژی دووشەممە 12/5 ساڵی 1965 لە بەحەرکە کۆچی دوایی دەکات و لە گۆڕستانی شێخ وەیز بە خاچی دەسپێرن. مامۆستای کۆچکردوو پاش خۆیشی مەدرسەکەی ئاوەدانە و کوڕوونەوەکانی لەسەر ئەو ڕێبازە پاکە لە خزمەتکردنی زانستی شەرعی بەردەوامن و جێ پەنجەیان دیارە. بابي رحمتي ناوي ملا عبد الله كري ملا سليمان يا ملا سليمان كري فقيه محمد يا فقيه محمد كري عزيز يا عزيز كري رسولا عشيرة مان عشيرتي قرديا باب خوي لنسين ولوانا دينوسي عشوكاني باپیر و بابی لە ئاشۆکان دانیشتینە بەرام لەبەرەوەی بەو دوایەی ماری هاتە بە حەرکەی و لە بە حەرکەی مەلا بوو ناوبانجی لە خەناو خەرکان وها ڕۆیشت بوو بە حەرکەی دەیانگوت مامۆستا مەلا عەبدوڵڵای بە حەرکەی
یەکەم جار دەستی بە خوێندن کرد لە لای بابی ناوی مەلا سولەیمان بوو، دەستی بە کتێبی کرد و کتێبە سەرەتاییەکانی خوێند و دوای ئەوەی ماوەیەکی لەکن مامی خۆی ناوی مەلا حوسێن بوو لە گوندی گردارەق و لە گوندی پەرپیتان و لە جلیدەی بڕانەتی و لەوانە لەو جێگایانە خوێندی لەکن مامی و ماوەیەکی دیکە لە مامەشی دیکەی هەبوو کە بابی داکەم بوو، باپیری من بوو لە لای داچی مەلا ئەحمەدی ئاشۆکانی لە بەناسراوەی مەلا بوو، ماوەیەکیش لە بەنەسراوەی لەکن مامی خۆی خوێند. دوای ئەوەی گوندەچی لە خۆشناوەتی قەراسنج لەوێن دەرێ مەلایەکی لێبوو، پێیان دەگوت مەلا شێخ حوسێن سوور عەشیرەتی سوورچی بوو، ماوەیەکیش لە کنەوی خوێند کە دەوری مستعیداتی پاشی هەنجی هاتە بە حەرکەی ئێرانە، لەو ئێرانە گوند بوو هەنجی بە حەرکە، مەلایەکی لێبوو پێیان دەگوت مەلا عوسمانی شەوەشی، مەشهوور بوو بە مەلا عوسمانی گەورە، ماوەیەکی لەکن ئەو مەلا عوسمانەی دەرسوخین. دوای ئەوەی کە گەیشتە دەرەجەی کۆتایی چووە مزگەوتی شێخ مستەفای نەخشبەندی لە هەولێرێ، خوێندنی لە خزمەت شێخ مستەفای تەواو کرد، شێخ مستەفا ئیجازەی مەلایەتی دایە، پاشی هەنجینێ گەڕاوە ماری خۆیان، ماری باپیرم لە ناو زراریان بوو لە گوندەچی ناوی مامخالان، گەڕاوە چۆ مامخالان لەوێن دەرێ بەتەما بوو بڕوە بار بکە بچی ببیتە مەلا لە هەندە گوندان، ئاغای وێن دەرێ پێیان دەگوت ئاسعەداغا ئیلحاحی لێ کرد، گوتی ئەم قبور ناکەم، ئەتوو بڕۆی لێرانە دەبی ببیە مەلایما ئەمن مەدرسە لۆدا دەنێم و فەقیان دینین و خزمەتتان دەکەم و ئەویش بابشم ئەتیزاری کرد، گوتی بابی من لێرە مەلایە و ئەمنیش هەر ببمەوە مەلا دوو مەلا لە گوندەچی ناوی، گوتی ئەسعەداغا گوتی بابت ئەوە مەلایە و مەلایەتی لۆمە دەکا، ئەتوش خاص ئیلا مەلای دەرسێ بە تەدریسی بکە بووە مدەڕیس، من خزمەتی هۆردووکان دەکەم کە خزمەتی بابی توم کردیا خزمەتی توژە وها دەکەم، وزان مەدرسەی گەورەی لۆدانە ئەسعەداغا لۆ بابی من لە مامخاران یەکەمین دەرزدانەوەی بابم لەو گوندەیە بوو و فەقێکی زۆر هاتن لەوێن دەرێ دەرسیان دۆخین لەکن بابم و فەقەی زیرەک و بەتوانا بوون، پاشی هەنجی چەند ساران لەوێن دەرێ بوو باری کرد هاتە گوندەچی دی لە بەڕانیان ناوی شەوزار بوو، ماوەیەکیش لە گوندی شەوزاری مەلابوو لەوێش هەر فەقەی هەبوون، زارەی گەڕاوە مامخاران چۆکن بابی، پاشی هەنجینێ جارەی باری کرد چووە گوندی دارەبەن، لە گوندی دارەبەنیش ماوەیەکی لەوێن دەرێ بوو تەقریبەن سارێک بە هەر هەندە دەبوو، لەو ماوەیەدا مەلای بە حەرکەی ناوی مەلا عەبدوڵڵا بوو، کوڕی مامۆستا مەلا عوسمانی شەوەشی بوو، مەلا عەبدوڵڵا لە بە حەرکەی باری کرد چووە گوندی سیاوی، بە حەرکە بێ مەلایەتی ماوە، قەومی بە حەرکەی ڕژ سپیەکان و موختار و پیاوە بە تەمانەکان چوونەکن ئاغای گوندی ڕئیس عەشیرەتی گەردی جەمیلاغا لە بە حەرکەی دادەنیشت هەنجوینێ چوونەکن جەمیلاغای گوتیان ئەوە بە حەرکە بێ مەلا مایتەوە و پێویست هاتوو مەلایەکی باشمان لۆبینی و ئەو مەلایە مدەڕیس بی و دەستی فەقەیان بداتەوە و گوتێ چێ باشە دەستنیشانی بابمیان کردەوانە لەبەرەوەی بابم وەختخۆی بە فەقەیەتی لە بە حەرکەی خوێندبوو، ئەوانە شارەزای بوون و باپیریشم ماوەیەکی هەلە بە حەرکەی دانیشت بوو، قەومەی گوندی هەموو دایانناسی ئیلحاحیان لە جەمیلاغای کرد کە بابم بینیم بیکاتە مەلا لە بە حەرکەی، هەنجینێکەش سیارە و ئەو شتانە نەبوو، چەند ئەوراغیان هینا دەگەت چەند نەفەران ناردیانە دارەبەنێ و لەوێن دەرێ ماری مایان بار کرد هینایانە بە حەرکەی، ئەوە ساری 1939 بوو، لە هەنجین ڕابابم لە بە حەرکەی دەستی بە تەدریسی کرد و
دەرسی بە فەقییان دەگوت و مەلایەتی دەکرد و لە زێگای دوورڕ فەقێدا هاتن دەستیان لەکن دەخوێن ناوبانجی ڕۆی لە ناو عالمی و لە ناو خەرکان و لە ناو مەلایەن کە زۆر احترامی بابمیان دەگرت و زۆر لەلایەن قسەویان پێ ینی وەکو سەنەد بوو کە فتوایەکی شەرعی بیان گوت بە ماسمە لە عەبدوڵڵا و هایگۆ مەلاش هەمووی قبولیان دەکرد و ڕەتیان نەدەکردەوە. بابم دەستی بە دەرسان کرد و دەرسی بە فەقییانی دەداوە سبەینان زوو دەهات لێرە لەو زرێ ئێستا کامەلێ دانیشتینە ئەو زرەی بابم و بابیشم خاافی کە لێرەدا دەنیشت دەرسی دەداوە سبەینان زوو دەهات ئەو هەدا دەنیشت دەرسی دەداوە و دۆشک و بالیف و شتانەی دانەدەنا ئەوە کتێبی ڕادەگرت دەرسی بە فەقیەکەی دەگوت لەسەر چۆچی دادەنیشت وەکو فەقیەکی کو بە ئەدەب دابنیشی لەکەن مامۆستای خۆی بابم کە دەرسی بە فەقیەکەی دەگوت ئەو دادەنیشت و دەرسی بە فەقیەکەی دەگۆ هەتا ئەو دەرسەی خلاص دەبوو و چەند مەلایدی و فەقیی دیکەش دەهاتن جێ خۆیان دەدایە دەیانگوتێ سەماع ئەوانەش سەماعیان دەکرد بۆ نەوعی دەرسەکە کۆتایی دەهات ئەو دەرسە خلاص دەبوو بانجیەکی دی دەکرد و ئەو دەرسە خلاص دە و بانجیەکی دیکەی دەکرد لە فترەی دەرسەکانیش بین نابین ئیستراحەتیان دەکرد و قسەی خۆشی لۆ دەکردن لۆ فەقی و لۆ مەلایەکان هەتا نێوڕانێ ئەو دەرسانەی دەگوتەوە چەند مەلای باش لەسەر دەستی بابم دەرچوون و بوونە مەلای باش و هەمویان مەدرسەیان دانا و لە ناو خەرکان قسەی زۆر معتەبەر بوو لە ناو مەلایەن قسەی زۆر معتەبەر بوو خەرکان زۆر ئیتقاتیان پێدەهات خەرچی بە حرکەی و خەرچی بەڕانەتی و ناوی بابم بیستبایە هەمووی زۆر قسەی بابمی لە لای زۆر گەورە بوو ویان دەزانی کەەوە شەرعەکی تەواو لەکنەویە. پێشەچی بەخێراتنی کەنارەکەتان دەکەم یاخوا بەخێر بێن کە ئەو لۆ من ڕەخساند کە ئەمن هەندێک لە خزمەت خاری خۆشەویستم و گەورەی هەموو مامۆستایەکانی منتیقی و گەورەی هەموو عشیرەتەکەی خۆیان مامۆستا مەلا عەبدوڵڵای بەحەرکەی کە مەشهور بوو بە مامۆستا مەلا عەبدوڵڵای ئاشۆکان قەدیم ئەوها مەشهور بوو ئەوە خارم بوو برای داکم بوو مامۆستا مەلا عەبدوڵڵا بەڕاستی مامۆستا مەلا عەبدوڵڵا لە مەلایەتی ئەو پەری مەلایەتی یعنی عالم لە جێیان فەقێ خۆیان هەردە کوتابێن بسن لە خزمەتەوی دەرسی بخینن بەڕاستی دەرسێکی پوختەیی بە عالمێ دەگۆ تێی دەگەیان این مەلایەکی زۆر چاک بوو لە طبیعەتی زۆر باش بوو ئینسانێکی لەسەرخۆ بوو ئینسانێکی نەرمونیان بوو ماشەڵڵا ئەگەر لە مەجلیسێدا بنیشت باە ئەگەر مەلای لە عمری خۆشی لە گەورە تریژ لە خۆی لە مەجلیسەکەی وی باە سبحان الله سام و هەیبەتێکی وای هەبوو کە ئەوان هیچ قسەیان پێ نەدەکرا کە ئەو لە مەجلیسێ بڕۆیشت بە عالەمەکە وەچی ئەوەی کە حڕیەتێکی وەربگری دەستیان بە قسان دەکرد هەتا ئەو لە مەجلیسێ باە سبحان الله کەس قسەی نەدەکرد ئەویش زۆر بێ قسە بوو ئیلا قسەی بکرد بە قسەی بەفائیدەی دەکرد قسەی بێفائیدەی نەدەکرد سوحبەتیشی زۆر کەم بوو بەس دائیمە ڕووی خۆش بوو لەگەر عالمێ عالم هەر پێی خۆش بوو مامۆستایان پێیان خۆش بوو لە خزمەتی دابنیشن مامۆستایشی زۆر ڕێزدار بوو پیاوەکی زۆر باش بوو ئینسانێکی سەخی بوو مەلایەکی زۆر چاک بوو بەڕاستی لەگەر عائیلەی خۆی و کوڕەکانی خۆی و خزم و ئەوانەی هەر هەموو دائیمە پێیان خۆش بوو خزم و کەسان بچنە خزمەتی لە خزمەتی بن و لە خزمەتی دابنیشن و ئەمن زۆر جار دەچوومە خزمەتی لە شەرمان بەدوای ئەم چەند دەرسەکەم لە خزمەتخین لە شەرمان یعنی نەمدەزانی برێم چ بکەم ئەوها دەرسەکەی بەم دەگۆ ئەنی ئەوەندە شەرمم لێ دەکرد هەموو جارێکە لە مارێ ڕادەهات خارمە لە عەبدوڵڵا تەبعی ئەوە لەبەرەوەی کە خارم بوو ئەم بەفکرم نایە کەی نێم دیتیە ئەمن هەر لە منداری ڕاهات و شوێن دەرێم کردیە و کە قورئانم هەلێوێن دەرێ ختم کردیە و ئالۆیە سەرەتاکەی نارێم لە ساری ئەوەندەی ئەمن بە خزمەتی گەیشتیما هەر لە کچکەی ڕە ئەمن لە خزمەتی بوویما هەموو جارێ وچی لە مارێ ڕادەهات عەبای لەبەر دەکرد عەبایەکەی لەسەر مێشتی خۆی ئەوها لەسەر خۆی دادینە دەڕۆی لۆ مزگەفتێ بینی مارێوان و مزگەفتی تەقریبەن ممچینە
چەند دەبوو لەوانێ 30 متر 40 متر ئەرها دەبوو لە بەحەرکەی ئەوە عەبایەکە بەس سەری خۆی دادەدا لۆ مزگەفتێ داهات ئاوری لەولانە دەداوە سبحان الله هەر کەسێک کە چاوی بەوی و کەتبا لە جێی خۆی ڕادەوەستا واللهی ژن ئەلەو کاتی بەحەرکە تەنها لۆ ئاوی خواردنەوەی کانیەکی هەبوو بەحەرکە بە ناوی ئەو کانیە کرا دەرێ بەحەرەکە کانیەکی هەبوو هەموو بەحەرکە تقریبا 300 مار بوو دەهاتن لەو کانی ئاویان دەبرد کە خارم لە مارێ داهاتە دەرێ دەچوو لۆ مزگەفتێ ژن تەنەکان لەسەر ملی بوو پشتێ خۆیان لە دەرێ دەکرد ڕووی خۆیان لە دیوارێ دەکرد ڕادەوەستان هەتا خارم دەگەیشتە مزگەفتی ئەنی ئەو احترامە هەبوو زیاد لە بۆوی ئەمنیش ئەگەر چاوم پێ بکەت بە زۆر جار لە پار دیواری مزگەفتی ڕادەوەستام هەموو جارێ هەر جاری ئەمری بدیت بە تەسادفی بکرد بە بەوێدا بەهات بە هەندە پارەی لە بەرچی خۆی دەردینا دەیدا من زۆرم کەیف پێ دەهات بۆ پارێک کە ئەو دەیدا من ئەوجا ماسمەلە عەبدوڵڵا کە بابی ماسمەلە تەیبی مەرحوم و بابی مەلا تاهیری بوو بەڕاستی ئەوە گوری ئەو منتیقەی بوو هەتا لە بادینانیش لۆ فتوای تەلاق و نیکاح و معاملات و هەموو شتێکی مراجعی خارمەلە عەبدوڵڵایان دەکرد دەهاتنە بەحەرکەی هەر شتێک بایە هەتا براگەورەی خۆی هەبوو لە بادینان ئەوش مەلایەکی چاک بوو زۆر جار هەبوو گەبڕک ئاسێ بایە لە بادینان ڕاڕەوانی کنەوی دەکرد ئەوجان پیاوەکی زۆر ڕێزگران و بەسام و بەهەیبەت و ڕووخۆش و یعنی کوی برەی ئەو هابوو سیفەتی پێغەمبەری زۆر لەوی هاتبووە جێ زۆر سیفەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم لەوی هاتبووە جێ هەموو خەرچی منتیقەی و خەرچی زرارەتی و خەرچی ئەو منتیقانە هەر هەمووی فەخریان پێوە دەکرد هەمویان زۆریان پێخۆش بوو کە جار بە خزمەتی بگەن تەبیعی ئەوە لە 60 واتێ دەگەم لە 66 بوو وەفاتی کرد کە وەفاتی کرد ئەوجا مامۆستا مەلا تەیبیش ئەمە لە خزمەتیەویمان دەخین مامۆستا مەلا تەیب خوێندنی تەواو نەکرد بوو هاتە شێخ مستەفای هەولێرێ شێخ مستەفای کەمالودین تەکلیفێک دووتی مەلا تەیب وەرە هەولێرێ بخینە هەتا خوێندنەکەت تەواو دەکەی ئەوجا چووە هەولێرێ مامۆستا مەلا تەیب خوێندنەکەی لە هەولێرێ تەواو کرد و هاتەوە لە بەحەرکەی حەفلەشی زۆر گەورەیان لۆ کرد 6-7 ڕۆژان ئەوە حەفلەی ئیجازەی مامۆستا مەلا تەیبی بوو ئەوجا ئەمە چەندی برین واسفی مامۆستا مەلا عەبدوڵڵای بەحەرکەی بکەین چەندی وەز بکەین نقطەکە لە بەحرەکی بەڕاستی یعنی وەسفی ناکرێ ئەوەندە ئینسانێکی گران و سەنجین و محتەرەم و مەلایەکی باش و زۆر کەیفی لەگەر فەقێیان دەهات و فەقێ زۆر ئەویان خۆش دەویست و یعنی بەڕاستی هەتا مامۆستا مەلا ئیبراهیمی بێراوەی جارش حکایەتی جێڕاوە لێرە گوتی وەڵڵاهی جارێک چوومە خزمەت مەلا عەبدوڵڵای دەرسی بە فەقێیەکی دەگۆ گوتم لە درێخم گوت مامۆستا مەلا عەبدوڵڵا ئەو فەقێیە دەرکرد بە ئەمن لە جێوی ئەم لە جێوی دەرسم بخین بە گوتی ئەوەندە دەرسەکەم پێخۆش بوو بەس گوتی تووشم لێ زۆجێی جێم نەبووە فەقێیەکان زۆر بوون ئەم جێم نەبووە خۆزگەم دەکرد ئەو فەقێیە بڕۆیشت بایە ئەم لە جێوی دەرسم لە خزمەت مامۆستا مەلا عەبدوڵڵای بخین بایە بەرێ بەڕاستی ئەوجا چەندە باسی بکەین باسی خارمەلا عەبدوڵڵا بکەین باسی بنی نایە یعنی ئەوەندە ئینسانێکی محتەرەم و بەڕێز و بەسام و هەیبەت و ڕووخۆش و یعنی لەگەر خەرچی زۆر بەڕەحم بوو لەگەر مارە خۆیان زۆر باش بوو قەت جارێکی ژێمالێ نەبوو برێت لەگەر مارە خۆشیان عاجزبی هەتا لە یارمەتی مارە خۆشیانی دەدا لۆ کە میێوان دەهاتن یارمەتی دەدا لۆ زۆر شتیشی و لێنان و ئەو شتانە فەقێ ئەگەر بەهات بە پێراهینێ وها بوو پێرا و پی نەدەکرا لۆ فەقێیان چەند جاران پێراوی فەقیانی پی نەکردە بەخۆی بەدەستی مبارەکی ئەوجا بەڕاستی یعنی ئەمە چەندی باسی بکەین باسیوی ئەم زۆریشم لە فکر نەمایە تەبیعی ئەمن فکرم هەر بەخۆی خراپەوە ئێستاش وە بەروەی اختیاری چوومە فکرەکەشم خراپ بووە گەنا زۆرە کە باسی بکەین تەلەبەکان وەڵڵاهی تەلەبەی زۆر بوو چونکە مستعیدیشی هەبوو مستعیدەکانیش تەلەبەیان بە یعنی دەرسیان بە تەلەبەیت کە دەگۆ ئەو بخۆی بە مستعیدەکانی دەگۆ ئەوەندی ئەم بەخیارم بوو کە لەو کاتی خارمەلا قادر لە خزمەتەوی دەخین مامۆستا مەلا محەممەدی مەولودی لە خزمەتەوی دەخین هەندێکی کەش بوون با فکرم نەمایە 3-4 فەقێ لە کنەویان دەخین هەندە جاران هەتانی و ڕانە دەرسی دەگۆتەوە خلاص نەدەبوو
دانی هێوارانیش وەختی عسرانیش دەرسی دەگوتەوە هەر ینی بەردەوام بوو لەسەر هەندێک نێدەگو ئەممادی بوویمە پێم ناکردی هەرچەندە لە ئاخری عمریشی زۆر نەخۆشی نەخۆش کات ئەمان هەتا پێی کرا درێغی نەکرد لە دەرزگوتنەوە و مەدرسەکەوی هەر ئاوەدان بوو ممچینە ئەو مەدرسەیە کو لە زمانی وی و پێشی ویش هەر ئاوەدان بوو هەتا دەجێڕنەوە دەرێن مامۆستا مەلا عوسمان هەبووە لە بەحەرکەی مامۆستا مەلا عوسمانی گەورەی دەرێنێ خار مەلا عەبدوڵڵا مامۆستا مەلا عەبدوڵڵای بەحەرکەی لە خزمەتەوەی خیندیە کە خیندیتی گوتیتی ئەو خەتی نەبووە بەس مەلاکی زۆر چاک بووە بەس خیندەواریەکی چاچی هەبووە نووسینی نەبووە گوتیتی وەلا مەلا عەبدوڵڵا ئەگە بڕێک زووتر بەهات باەکەنە من ئەمنت فێرە نووسین دەکرد بەڵام دیارە وەختەکەی وا تێپەڕیە مامۆستا عومری گەورە بووە کەلکی ئەوەی نەمایە تازە فێرەی نووسین ببی. بەڵێ بینەرانی ئازوو خۆشەویستی ڕچەی زانایان دووبارە سەلامی خوای گەورەتانە سەر بێ. خۆشەویستان لە دەستپێکە ژیانی مامۆستا بە کورتی بیستمان دواتریش لە خزمەتی جنای مامۆستا تاهیری خۆشەویست تەواوەک ژیانی مامۆستا هەر لە سەرەتایی تا ئەو کاتێکە ئەو شوێناش کە مەدرسەی تیا هەبووە هەروەها حوجرە لەگەڵ ڕاگررتنی فەقیەکانیش دواتریش لە مزگەوتانێککە مامۆستا وتاری تێدا خوێندبووە و یانی ئەو گوندانێککە مامۆستا لەوێ خزمەتی کردو مامۆستای بەڕێز لە بەوانی باس کرد زایمە دەمانوێت لە خزمەتی جنای مامۆستا بوبەکر کوڕەزای جەنای مامۆستا خوای گەورە دەرەجاتی عالیکە بەڕێز مامۆستا بوبەکر باسی ئەومان لە بکە خۆ مامۆستا لە خزمەتی چێ بڕۆنامەی زانستی وەرگرت دواتر لەکوێ دەستی بە تدریس کرد هەندێک لە فەقیەکانی مامۆستاکە لە یادی بێ ئەوەی کە خوێندیویتە لەسەر ژیانی ئەو لە بەمانی باسکە دواتر ئەخلاقیاتی جەنای مامۆستا لەگەڵ سلووکەی کە مامۆستا هەیبووە و وەڕع و تەقوای جەنای مامۆستای مەرحوم لەگەڵ ئەوەیە کە مامۆستای مەرحوم دڵسۆزێتی بەرامبەر بە قوتابیەکانیشی ئەو هەڵوێستانی مامۆستا کە هەیبوون هەم هەڵوێستی نیشتیمان پەروەری هەم هەڵوێستی دینی لەسەر ئەو مواقفە دینیانەی کە مامۆستا هەیبوو لە خزمەتی جەنای مامۆستا بچارەکە ئینشاءالله. مامۆستا جان سەلامی خوای گەورە لەسەر بێ سپاس بۆ ئەو ماندوونەت. عليكم السلام ورحمة الله وبركاته. خوای گەورە جەزای خێری جەنابیشتان بداتەوە. مامۆستای بەڕێز مامۆستای مەرحوم لە خزمەتی چی ئیجازە بەگرت ساڵی چەند بوو و ئەو قوتابیانێک کە بەڕێستان بزانن کە لە خزمەتی مامۆستا خوێندیان کامانە بوون. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد سيد الأولين والآخرين وعلى آله وأصحابه أجمعين. ما مستمع عبد الله رحمة خوای گەورەی لێبی خنی کۆتایی لە بەحرکەی خندی لە خزمەت مامۆستا عوسمانی شەوەچی مەشهور بە مامۆستا عوسمانی گەورە پاشانەکە دەستە خانەقای شێخ ئەبوبەکری هەرشەمی لە هەولێرێ لەوێ لە خزمەت شێخ مستەفا شێخ کەمالەدین ئیجازەی مەلایەتی وەردەگری لە ساڵی 1932 پاشان دەستە مامخاران لەوێ دەبتە مدەڕیس خوێندنی زۆری و بەشی هەرە زۆری خوێندنی لە خزمەت مامۆستا عوسمانی گەورە بووە هەر لەو بەحرکەی پاشانیش هەر لە بەحرکەی بوویتەوە مامۆستا کە مزگەوتی وەرگرت هەر لە سەرەتاوە مەدرسەی هەبوو مامۆستا یەکەم جار کە ئیجازەی وەرگرت لە ساڵی 1932 یەکسەر گەڕاوە مامخارن و لەوێندەر مەدرسەی دانا. فەقیەکانی مەسەلەن بۆ نمونەوانی چێ بوون مامۆستا زیاتر کە مەشهور بن؟ فەقیەکانی تەبعاً لە کتێبی مێژووی زانایانی کورد باب ناوی فەقیەکانی هەموو نووسیە بەس فەقیە دیارەکانی مامۆستا مەلا مەسعودی ئاشۆکان ئامۆزای خۆیتی و مامۆستا مەلا حەمەد ئەمین و مامۆستا مەلا عەبدولعەزیز ئەوانە برایتی ئەوانە لە خزمەتەوەی دەرسیان خیندێ مامۆستا مەلا جەمیلی کاوانیان و مامۆستا مەلا تەهای کۆڕێ مامۆستا مەلا محەممەدی سەلماسی و هەروەها مامۆستا مەلا محەممەدی مەشهورە دەرێن مامۆستا مەلا ئەحمەدی جێژنیکان خۆی سوورچیا لە جێژنیکانی مامۆستا بۆ کوڕی مامۆستا مەلا یوسفی و مەلایەکی دی هەبووە مامۆستا مەلا محەممەد مەولود بە گەنجی وەفاتی کردی وش مەلایەکی زۆر عالم بۆش لە خزمەت باپیرم خوێندیتی مامۆستا مەلا عەلی گردەساری مامۆستا مەلا ئەحمەدی خێل ئێستا ئەوە مایە لە ژیاندا مایە لە ئاکرێ بەرێ مامۆستا مەلا محەممەدی گردەشێری و مامۆستا مەلا ئیسماعیلی گەزنەی و مامۆستا مەلا عوسمانی کوڕی مامۆستا مەلا محەممەد ئەمین و هەردوو کوڕیشی مامۆستا مەلا تەیب و مامۆستا مەلا تایرەوانە دەرسیان لە خزمەت خوێندی. ئیجازەی دەدا مامۆستا هەتا ئاخر مادە دەرسی گوتیتەوە
بەڵام ئەوانی کە دەرسیان گوتی تۆ زیاتر چوینە خانەقای شەخ کەمالەدین لەوێندرێ ئیجازەی مەلایەتیان وەرگرتیە باپیر ڕەحمەتی خوای گەورەی لێبێ هەتا وەفاتی کردی ئیجازەی نەدایە. ئەو سلوکانی مامۆستا بۆ ئەخلاقیاتی مامۆستا چەند و چۆن مامۆستاوی کە باس کراوە؟ مامۆستا مەلا عەبدوڵڵا ڕەحمەتی خوای گەورەی لێبی پیاوەکی زۆر خاچی و زۆر بێداعیە بووە. سەلامی لە گەورە و گچکان کردی حتا سەلامی لە منداڵان دەکرد ئەوەندە خاچی و بێداعیە بووە. و هەروەها مامۆستا زۆر دنیا نەویست بووە. شێخ ڕەشیدی لۆلان پیاوەکی زۆر مەشهورە باپیری شێخ حوسێنی ئێستا شتێکیان هەیە لە هەولێرێ و لە کەس نەزانی کاتی خۆ لە دوو باپیر مناردیە گوتی تیبێتن لە لۆلان بەبتەمە لایە من حجرەی لۆ دادەنێم هەموو سارێش 100 سەر مەڕی دەدەمێ فەرموویتە من بەحەکەی بەجێ نایەلم. یەکێک لە ئاغەکانی دزەی هاتیە داوای کردێ گوتی بەس بێتەکنە من مەدرسەی لۆ دادەنێم هەرچی داوا دەکە لە مارە دنیای دەیدەمێ فەرموویتی ئەمن بەحەکەی بەجێ نایەلم. ئەوە علم و کەساتی وای کردوەکەەوە داوا بکرێوانە؟ بەڵێ پیاوەکی زۆر حەچیم بووە زۆر عاقلمەند بووە زۆر لەگەر خەرچی بە محەبەت و ینی خەرچی زۆر خۆشویستە عالەمی زۆر ئەویان خۆشویستە و ئێستا لۆ دەجەڕبوو ئەمن لە مامجێرەوە مامۆستا تەیب ڕەحمەتی خوای لێبی لە کتێبی لە ژیان نامی ئەو نەنووسرا بەزان بەخۆم لە مامجێرە بە ڕەحمەتی خوای لێبی فەرمی ئەو کاتی کە لێرە فەقێ بووە لە خزمەت مامۆستا مەلا عوسمانی گەورە عادەتی زمانی ئەو هابوو خانەکان هەموو قڕبوون دەبایە سەری خانەکان سواق بدەن پێش ئەوی زستان دابێگەنە درۆپە دەهات. ڕۆژێکیان دیار کرد گوتیان خانی مارە مامۆستای مامۆستا مەلا عوسمانی سواق دەدەین بە هەرەوەزی. عادەتەکەش ئەو هابوو کە ئەو هەرەوزیە دەکرا ساحب مەر دەبا نانی بکاتن. مامۆستا مەلا عوسمان دێ دیارەکە مەلاژنێ تووڕە بووینە دێ دەرێ لۆنگاسی مەلا عەبدوڵڵای بکەن بە گاسی باپیرەکە ئەو وەختی باپیرم فەقێ بووە وتی مەلا عەبدوڵڵا ئەگەر مەلاژنێ ئیقناع بکەی مەلاژن تووڕە بە دەرێ من نانی ناکەم شەرمەزار دەبم عیلاج باپیرم هەردەستی دەستەکەنی دەرداگ مەلاژن ئەتووە ئیشەی بکەی مامۆستا مەلا عوسمان دەبی بەحەکەی بەجێ بێلی ئەوانە هەموو ئەو خەرکە هاتی خوای لە خوایان لە قوڕێنایە ئیشەی لە مامۆستای دەکەن ئەلان جەتو نانی نەکەی مامۆستا شەرمەزار دەبی لە دوور ژماری نێتە دەریان دەبی بارکە دەرێ مەلا عەبدوڵڵا قسانە مەکە بۆ خۆیان لە بە خاتری تو نانی لۆ دەکەم بەس بە خاتری مەلا عوسمانی ناکەم ئەوەندە یعنی بەڕێز بە محەبەت بینێ لە گەیگنی پاشان کەنانەکەی دەکەن عادەت ئەو هابوو پێش قاپقاسە وها زۆر نەبوو هەردوو کەس لێک زامینانیان دەخوارد توشکفتەی کردیا مامۆستا مەلا عوسمان دیارە دەستی بەر کوشتیوای هەبووە خەڵک خۆیان دەپاراست لەوەی کە لە خزمەت مامۆستا مەلا عوسمانی نانی خۆن و پێکەوە هەردوو دەست لە ناو شوێ بنین نانیان تێکردێ لەوە ئەوانی کە ئیشیان کردیا باپیر مەلا عەبدوڵڵا دەرێتە داگ مەلاژنی نانی تێبکە شوێتێکە لۆ منی لۆ مامۆستای پێکەوە ئەجا مامۆشی دەیجێڕاوە زۆر پێ ئەو بوو یعنی دەیفەرموو ئەوەندە لەگەر مامۆستای بە محەبەت بووە نەکو مامۆستا یعنی شەرمێ لە خۆ بکاتەوە لە خزمەت مامۆستای پێکەوە دەیفەرموو ئەوها دەستی خۆیان پێکەوە لە ناو شوێ دەنا مامۆستاش دەستی بەرەک بوو باپیرم مڕعاتی ئەوی نەکرد. هەڵوێستن مۆقیفەکانی مامۆستا هەم وەکو ئاینی هەم وەکو نیشتیمانی لە ساڵی 1916 رووسیا هات بەشەکی زۆری کوردستانی داژی کرد تا ڕوانزی هات فەقێ و مەلا باشەکیان چوونە غەزای یەکیش لەوانە باپیرم بووە ڕەحمەتی خوای گەورەی لێبی چوونە غەزای لە دژی رووسیای و لە ساری 1940 بۆ ئەبزانم ڕئیس عاشێرەتی لێ هەیە بناوی عەواز بووە لەگەڵ حرەس قەومیان هاتینە ئەو گوندانە داگیر بکەن خەرچیش خۆیان حەزر کردیە کە شەڕی بکەن باپیرمەهانی داینە فەرموویتیار کەسەکە شەڕی لەسەر مارەخۆ بکە ئەگە بکوژرێ شەهیدە بەڵام ئەنگۆ هجومیان مەکەنە سەرێ ئەنگۆ لە دەورا پشتی گوندی ببنە حرەس لە ناو ژنوماری شەڕی مەکەن هەڕونە دەرێ ئەگەر هاتن لێیان بدەن و بەرحەمدڵاوان نەوێران بێن شەڕەکە نەکرا بەز بێن بام خەرچی هاندا لەسەرەوەی کە باپیرم ڕەحمەتی خوای لێبی خەرچی هاندا و لەسەرەوەی کەوە دیفاع لە گوند و ماری خۆیان بکەن. ئەمە سواسی جەناب دەکەین مامۆستاگان شتێکی ویتوی باسەکەی بەردەوام بە مامۆستا. مامۆستا مەلا تەیب ڕەحمەتی خوای گەورەی لێبی سیفەتەکانی
بخۆی سیفەتی باپیرم نووسیتەوە ئەگەر ئیزمی لۆ دەخێنەوە فەرموو ساڵ خزمەتی بە عەرەبیە بەزەم یەکسەر دێکەم و کوردی دەفەرمی بابم کە مامۆستامەرەتەی بۆ دەریان لەگەر مامۆستامەر عەبدوڵڵایدایە دەفەرمی زۆر بەوەی قار بوو خەرک دەیدیت شەرمی لێ دەکرد زۆر بە سەبر بوو لەسەر ناخۆشی و هەروەها زۆر بە تەقوا بوو زۆر زاهید و دنیا نەویست بوو بەڕاستی لە زمانی خۆی پیاوی وەشیوی کەم بوو زۆر بەهەیبەت و بەویقار بوو زۆر جوان بوو کەسێکی نورانی بوو لاواز بوو بەژن درێژ بوو زۆر قسە خۆش بوو دەو بە پێکەنین بوو هەر یەکێک بیدیت با خۆشی دەویست و هەروەها لەگەر فەقیهەکانی نوکتە و قسەی خۆشی دەکرد لە کاتی دەرزدانەوە و دەفەرمی بە شێوەیەکی گشتی بابم ڕەحمەتی خوای گەورەی لێبی زۆر صفەتەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم لە خۆی دەهیناجێ صفەت و شەمائیلی پێغەمبەری صلی الله عليه وسلم لەکنی زۆر گەورە بوو لە خۆی دەهیناجێ و هەروەها زۆر زیرەک بوو زۆر جار دەمدیت دەرسە قورسەکانی دەگوتەوە بەبێ ئەوەی پێشترێ ئامادە و تەحزیر و مطالعەی کردبی وەکو بەیزاوی و مەدارک و توحفە و هەروەها مامۆستامەر عەبدوڵڵا لە علومی عەقلی و نەقلی زۆر بەقووەت بووە فقی شافعی تقریبا هەر لەبەر بووە و هەر کەسێک تەماشای کتێبی تەهذیب الکەلام کە ئەو حاشیانی کە لەسەری نووسیە ئەوەی کە نەقلی کردیە دەزانی کە لە علومی عەقلی زۆر بەقووەت خۆشی چ مامۆستا هەروەکو کوردستان هزار سال زیاترە هەرچی مەلای کوردە هەمووی شافعی مەذهب و عەقیدە ئەشعەری بووین و هەروە ئەهلی تەسەووف بووین باپیرش ڕەحمەتی خوای گەورەی لێوی نەقشبەندی بووە طەریقەتی دەفەرمی دەرزدانەوەی سبەینان هەتا نیوڕانێ پاشان دەچۆمارێکی کەمەک ئیسراحەتی دەکرد داهاتەوە هەتا عەسرێ جارە بوو هەتا مەغریبێ دەستی دەگوتەوە ئەو دەرزدانەوە بەردەوامی بووە هۆکاری ئەوەی کەوا زۆر کەس لە خزمەتێک تەخەڕوج بکەن و زۆر کەس ببنە مەلای گەورە و هەروەها زۆر بە قەناعەت بوو بە ڕزقەکی کەم ئیدارەی دەکرد ئەو مەنتیقەیە هەمووی خۆشیان دەوی زۆر جارانە من دەمدیت کەوا خەرک ئەوەندە نەبوون ئەستوکە جویان لە مارە خۆ نەبوو بابم لەسەر ئەو بەو شێوازەیە دەژیا و زۆر شاکیر و هەروەها زۆر بە سوپاسی خوای گەورەی دەکرد ئاخیرەکەی دەفەرمی کە بابم وەفاتی کرد بەتەنێ مامەوە دەبوو ئیدارەی مەدرسەی بەتەنێ بکەم چەند ساڵان بەتەنێ ئیمامەت و خوتبە و هەروەها تەدریسم دەکرد هەتا خوای گەورەوەی کرد لەگەر مەلا تاهیر برام خوای گەورە پشتی تند کردم بەوەی کەوا یارمەتی دەرم بوو لە هەموو ئیش و کارە دینیەکان توانیمان ئەو مەدرسەی ڕابگرین هەتا گەیشتە ئەوڕۆکە زانایکی پایەبەرز و لێهاتوو هەڵکەوتووی ئەو کوردەواریە بووە کەسێکی خاوەن بلیمەت و زانست دۆست و قەشەنگ و ئاین پەروەر بووە لەسەر هەمان نەریتی ڕاستەقینەی زانایان و عاریفان ڕەچەلەگڕێک ڕیجال صەدەقوا ما عاهەدوا الله عەلەیه زانست پەروەر ئاین پەروەر وەکو خۆی وردەکارێکی بەلیمەتی بە تەحقیق هەمیشە دانیشگای پیرۆز و مەکینێکی تۆکمە لە مەکانێکی معمور دڕسۆزانە لە مەیدان بوو دنیان نەویست بوو خوانچەیەکی بەردەوام و بەخشەر بە هەمووی کە هەی بوو کە بەبێ ڕەچاوکردنی هیچ بەرامبەریەک ماقول و دڵکراوە هەستیار بەرامبەر هەموو کەسەکان بەرامبەر ئەو کەسانی کە لە دانیشگای ئەو دەبوون تێیدا سوودمەند دەبوون پلەدار و هەژار و زانا و ڕووناکبیر هەمووی لە دانیشگای ئەو هەستی جوامێری و دۆستی زانستی لەو پیاوە بەدی دەکرا ئامۆژگارێکی ڕوانبێژ هەرگیز لە خزمەتی ماندوو نەدەبووی هەمنوشینی خۆشەویستی لێ بەدی دەکرا بەهەرحاڵ شیرین لوتف و خۆشەویست هەرگیز بە تووڕەیی ئەو پیاوە نەدیترا هێمن و لەسەرخۆ ئەهلی مەشرەب بووە عاریفێکی ڕاستەقینە وا بزانم کە فەقێ بووە لە تەمەنی 15 ساڵی ئەهلی تەمەسوک بووە لەو تەمەنەدا بووە کە لەسەر کە شێخ ئەبوو بەکر پیری غیاثەدینی هەرشەمی وفاتی کردیە دواتریش لە تەمەنی گەنجەتی بووە ماوەیەک
لە بەحەکە لای مامۆستا مەلا عوسمانی شەوەچی فەقێ بووە و ئەویش کەسێکی عاریف بووە بام ڕەحمەتی خوای لێبی دەیفەرموو مامۆستا مەلا عوسمان ساڵانە جارێک دەچووە بیاری خزمەت شێخی ضیاءالدین کە ئەوانە هەم مامۆستا و هەم فەقێ ئەهلی معریفەت بووینە و عیرفان بووینە. یەک لەو بابەتانە ئەوەی کە ژیان نامەیە و تەواو تەحقیقی ئەو زاتە زانایە زۆربەی بابەتەکان هەر لە ئەو مامۆستایانێکی اختیارکردن لەوان بەجێ دێڵم، بەڵام نوکتەیەکی خۆش پێم خۆشە کە ئاراستە بکەم کە بەرزی ئەو پیاوە دەگەینی کە تەواو ئەهلی مەحەبەت بووە و تەواو کەسێکی هاوسۆز بە بە مەحەبەتی حەزەتی خۆشەوی صلی الله عليه وسلم. یەک لە فەقێیەکانی لە سەردەمی خۆی کە ناوی مامۆستا سەید محیەدین بوو کە بەو دوایەش لە هەولێر بوو، قۆناغی هەرما بوو، خەبەریاندا گوتیان ئەو پیاوە نەخۆشە، ئەمش چوومە سەردانی لەگەڵ چەند برادەرێک چوین دانیشتین، ئەمنی نەناسیەوە، گوتی ئەوە چێە؟ گوتیان ئەوە کوڵی فران کەسە و نەوەی فران کەسە. مامۆستا سەید محیەدین گریا، مەلۆ دەگریە، گوتی وەڵڵاهی فەقێ بووم لە بەحەرکەی. یەک لە شەوەکان بە خزمەت حەزەتی خۆشەویست گەیشتم صلی الله عليه وسلم، ڕیسالەیەکی پێدام، گوتی ئەو سەلام لە مەلا عەبدوڵڵا بکە و ئەو ڕیسالەیەشی پێ بدە. تێمەش ئەو کەواگا هاتم لە خەوەکەی زۆر دڵم خۆش بووەوەی کە بە خزمەت خۆشەویست گەیشتم صلی الله عليه وسلم. سبیانی کە هاتمە نوێژ مامۆستان جەماعەتی نوێژ و تەسبیحاتی تەواو کرد، ڕاست ڕۆی ئاوری لە من نەداوە. ئەمش گوتم دەبی مامۆستا هیچ هەستێکی نەکردبی. دەر خەوم لێ نەکرد لە حەوشەی هەر سوورامەوە کاتێک مامۆستا هات دەوری سەعات 8 ئەوانە بۆ هاتەوە دەرسێ، دەرکەی کردەوە کە زیڕەی دەرکەکەی هات، ئەم لە قوڵینی حوجرەی من بەرامبەر دەرگای بووم، دەرێکە چاوی من کرد، گوتی ها سەید محیەدین ئەتووی؟ خەبەرەکەم پێ سەلامەکەم پێگەیشت، ڕیسالەکەشم بەدەست گەیشت. شێخ عەبدولکەریمی دارە خورما تەوسەی دەروێشەکانی دەکردی، گوت تەنیا دوو مامۆستا لای من گەورەنە کە بە تەواوەتی ئەمن تەسمیلی ئەو دوو مامۆستایەمە لە عیلم و لە عیرفان و لە تەقوا. یەکەکیان کە مامۆستا مەلا عەبدوڵڵای بەحەرکەی بوو، ئەوی دیکە لەو دەمەی ناوم نایەتەوە خەیار، بەڵام بابی مامۆستا مەلا خالید بکە لە مزگەوتی محەممەدیە لەوێن دەرێکە بوو. ئیدی مامۆستا مەلا تەیب کە باوکم بوو، ئەوە کە پێی نایە باسی بکەم لەبەرەوەی کە غەنیون عەنی التەعریفە، زۆر جار دەیفەرموو بابم لەوی مەلاتر بوو، لە من مەلاتر بوو. مامۆستا هەر تەنیا دوو کوڕی هەبووە، تەیب و تاهیر، ئینشاءڵڵا هەر مەکانیان مەعموورە، دوو کچیشی هەبووە، مەلیحە کە لە هەمووانیان گچکەتر بووە، حەلیمە ئێستاش کەمایە تەمەنی منداڵی یەکەمی باپیر مەلا عەبدوڵڵا بووە، ئێستاش کە تەمەشاکەی هەست بەوەی دەکەیتەوە ڕابعەی عەدەویەکە بەخۆی. خاوەنی شەرم و شکۆیەکی تایبەت بوو، خۆشەویست بوو لای هەموو خەڵک و لای هەموو فەقیهان و گوند و دێهاتەکان. مامۆستا مەلا ئەحمەدی خێر کە ئێستا لە ئاکرێ تەقریبەن مەرجەعی شەریعەتە لە مەنتیقەی هەموو بادینان، دەیفەرموو مامۆستا مەلا عەبدوڵڵا کەسێک بوو لە هەموو ڕوویەکەوە تایبەت بوو. لە مامخاران گوندێکی ناو زلالەتیە کە باپیر مەلا سولەیمان لەوێ مەلا بووە و ئیشی مەلایەتی کردیە، باپیر مەلا عەبدوڵڵاش ئیشی تەدریس و فەقیهانی کردیە، تەدریسەکان عایدی بووە. داپیرم ڕەحمەتی خوای لێبی دەیژێراوە دەیگوت سبیانان مامم ئەستوکەشی لەومە بڕی بۆ دەما کردە کەرتکمان دەکرد، یەک و کەرتمان دەخوارد، هەتا ئێوارە تەدریسی دەکرد، هەر بەو کەرتە ئەستوکەی بوو. گوتی ڕۆژێک گوتی باشە لەو بە مامت ناڕێ بەڵکو لۆمان بکاتە یەک و ئەستوک. دەرێت جا پێم گوت تەبەسومێکی کرد، گوتی باشە لۆی کردین یەک و ئەستوک، بە یەک و ئەستوک دەژیان ڕۆژانە. ئەبەو شێوازە بوو کە خزمەتی دینی دەکرد. ناوە گەورە مامۆستایان داهاتنە بە حەرکەی وەک مامۆستا مەلا عەلی بیر عارەبان و مامۆستا مەلا شێخ عەوڵا و لەو بابەتە مامۆستای ناودارانە شەو دەمانەوە مباحەسەیان دەکرد و پرسیار و جەواب و کتێبیان دەیناگۆڕێ. جارێک ئیشکالێک بوو، ئیشکالەکە حەل نەدەبوو، هەر ئەو تعبیرێکی دەکرد و ئەو تەقریرێکی دەکرد، مامۆستایەکان نەگەیشتنە ئاستی ئیقناع. لە کۆتایی مامۆستا مەلا تەیبی بابم ڕەحمەتی خوای لێبی
وتی وەڵام شتەکەمە بیر هاتەوە جارێک ئەو مەوزوعە هاتە گۆڕ لە نێوان چەند مامۆستایەک ئەو مناقەشە کرا با من تەنی ئەوەندەی جوابداوە فەرمووی تەجاهول العاریفی تێدایەوە یەکسەر ئیشکالەکە لە ناوانش حەل بوو بەو کەلیمەیە مامۆستا ئەهلی ویلایەت بووە وەلیەکی مطلق بووە بەبێ ئیشکال کە شەرم و شکۆی خەڵک کە خەڵک دەژێرتەوە لە تەمەنی گسکەیەوە تاکو ئەو ڕۆژێک کە وەفاتی فەرمووە کەس نەیدیتە بەشێ ئافرەتێک دەموچاوی ئافرەتێکی نامەحرەم دەموچاوی ئەو پیاوەی نەدیتە کە لە ماڵی دەهاتە دەرێ چەفێکی لەسەر مەندیلەکەی دەبەستا چەفەکەی دەی ناوە خوارێ دەی فەرموو کو نەزەری ئافرەت لە پیا و حرامە نەزەری پیاویش ئەو هەر ئافرەت حرامە کە خۆش پیاوێکی خاوێن و باوێن و جوان و بەدیقەت بووە جارێک لە سەفی نوێژێ کەسێکی بان کردی گوتی کاکەدا وەرە تو وەرە ئیشم پێێتە سەری خۆی دەبن جێنە گوتی هەڕەوە مارێ دەزنێژت بشۆت و دەزنێژت نییە دەرویش هەر بیری کردو خوای لە مامۆستا بەمنی گوتی تا چی تۆ مادەمایت تەعقیبی کردیات دەستی وەدەستی ئافرەتەکەی خۆی خێزانی خۆی کەتیە لەو کاتی کە پاشەوەی دەزنێژ شتی و هاتیە لۆ مزگەوتێ پیاوێک بە بەمعنای کەریمە لە ڕووی عیلمەوە کەسێکی زۆر زانا بووە کە ئەو فەقیانە و ئەو مجازانەی کە هەبووە شاهیدن هەمووی لەسەر ئەوەی کە ئەو پیاوە زانستێکی زۆر گەورەیە بووە کەسێکی ڕەبانی بووە لەلایەنی فیقهەوەش یەک لەوانە کە شێخ مستەفای نەقشبەندی مجیزی ئەو بووە و ئەو لە خزمەت شێخ مستەفاوە ئیجازەی عیلمی وەرگرتیا کەسێک بە زۆر جار مەسائیلی فیقی و شەریعەتی لای ئەو ڕەوانیوی کردیە و ئەو وەڵامەکانی دایتەوە پیاوێک بە بەمعنای کەلیمە خزمەتی دۆستانەی ئەو دینەیە کردیە کەسێکی عاری بووە کەسێکی وشیار بووە دەربارەی ژیاننامەی باپیرم مامۆستا مەلا عەبدوڵڵاه مەلا سلێمان ئەلئاشۆکانی ڕەحمەتی خوای لێبی زانایەکی زۆر پایەبەرز و خواناز بووە و زانایەکی دیندار بووە زانایەکی زۆر بەتەقوا بووە لە سەردەمی خۆیدا وێنەی کەم بووە و هەروەها زانایەکی زۆر بە قەناعەت بووە هەرچەندە من بە خزمەتی نەگەیشتیمە چونکە من مواریدم هەفتا و لە ساڵی 65 وەفاتی کردیام بەڵام ئەوەندەی کە جێم لە زۆر خەڵکان بووە ئەوها بە چاکە باسییان کردیام هەتا و ڕووداوەشیان لۆ جێڕایمەوە کە جارێکیان پارێزگاری هەولێر کە پێیان دەگۆ ئەو متەسەڕیفی هەولێر کاتێکەوە دێتە بە حەرکەی و دێتە دیوەخانی بە حەرکەی دیارە باسی مامۆستای لۆ دەکەن ئەویش دەرێ پێم خۆشە معاشێکی لە بۆ ببڕمەوە کاتێکەوە باپیرم دەستە دیوەخانێ ئەو مەوزوعی لەگەر باز دەکا باپیرم خوا عەفوی کا دەرێ من پێویستیم پێ نییە یعنی زۆر عیزەت و نەفسی هەبووە چاوی لە پارە و چاوی لەو شتانە نەبووە کەسێکی زۆر خواناز بووە لەبەرەوەی ئینشاءالله هیوادارم کەوا زانایانی ئیسلامیش ئەوانەی کەوا شوێنکەوتوی پێغەمبەرینە صلی الله عليه وسلم چاو لەو زانانە بکەن و عیزەت و نەفسیان هەبیتن خوای گەورە سەرکەوتومان بکاتن جا هەرچەندە ئەو ژیاننامەی باپیرم بابم لە ژیاننامەی زانایانی کورد زۆر بە تەفسیلی و زۆر بە جوانی باسی کردیام ئەوەی کە ئەمن باز دەکەم شتێکی زۆر کورتە و نمونەیەکی زۆر گچکەیە لەوانێکەوە بابم باسی کردیا ئەو ژیاننامەکە و ئەو بە تەفسیلی بابم شارەزاترا و ئەوانەیەکەوە باپیرمیان دیتیا و بە خزمەتی گەیشتینە ئەوان زیاتر دەیناسن ئەوەی من هەر شتێکی زۆر کەمەکەوە باسی دەکەم ئەتەوە زارێک لە جێڕامەوە حازیەک لێرانە ناوی حازی محەممەد بوو حازی محەممەد ڕەشیدیان دەگوتێ گوتیە من چوومە حەجێ
لەوێن دەرێ لە مەسەلەی شەرعی شتێک بوو ئەو من گوتم ئەو هاات چونش عازی محەممەد دوسێ جار چوو بە عەجێ بڕە شارەزای عەجێ بوو مەلا گوتبووی وانە نییە پێنەڕازی بوو بە قسەی عازی محەممەدی عازی محەممەد گوتی دەگەم مەلای گوتم وەرە بچینەکەن ماسملا ئەبوبەکری دووگرتکان ماسملا ئەبوبەکری دووگرتکان یەک بوو لەم باش مەلایەکانی هەولێرێ مەشهور بوو گوتی با بچینەکردنەوەی داخوا قسەی منیان قسەی تووە چونەکەن ماسملا ئەبوبەکری ماسملا ئەبوبەکر دەرێ عازی محەممەد دەیگۆ لە منی جێڕاوە گوتی ماسملا ئەبوبەکر لە منی پرسی گوتی ئەتوو خەرچێن دەری گوتم من خەرچی بە عەرکەیمە گوتی بە عەرکەی کرد ماسملا عەبدوڵڵای گوتی گوتی مادام ئەتوو چووی لە مەجلیسێ ماسملا عەبدوڵڵای دانیشتی ئەتوو لەو مەلای شارەزاتری ئەتوو باشتر دەزانی ئەجە بە مستەوایەکی ئەوها ئیتقاتیان مەلا بابم دەهات و قسەیان لەکن معتەبەر بوو دەیگۆدا و عازیە چونکە لە مەجلیسێ مامۆستای دانیشتیە لەو مەلای باشتر عەجێ دەزانی بۆ نوعی وا مەشهور بوو با بوونە نەو عالەمێ و پیاوەکی چەندی برێ بەدین بوو ملکەس و برێ مبداراتی لۆ خەرچی ئەهلی دنیا نەدەکرد داوای شتی قەتعیەن لە هیچ کەسەکی نەدەکرد و پیاوەشی چەندی برێ بە قەناعەت بوو زۆر احترامی مەلایانی دەگرت و احترامی شێخان و سەیدان و ئەوانی ئەهلی دین بی پیاوی ئاینی زۆر ڕێز لێ دەگرتن و خەرکانی دیکە کە ئەمجارێ لە نوێژێ ڕادەچۆ مارێ هەرچی لەسەر ڕێی بە حتا سەلامی لە مندارانیش دەکرد هەرچی دەگەیشتێ قسەی خۆشی دەکرد و قەتعیەن خۆی لە هیچ کەسەکی عاجز نەدەکرد دائیما مەرەقی ئەوە بوو کە خەرکان پێک بینیتەوە سولح لە بینە خەرچی بکا و دری خەرچی خۆش دەکرد و دائیما زاتەکی وها نورانی و منەوەر بوو خرک ئەگەردانیش با لە مەجلیسیوی هەر بخۆی تۆبەی دەکرد و دەگەڕاوە هەر ئەو عازی محەممەدێک کە من تازە لۆم بەحەزکردن جارەشی لۆی جێڕامەوە گوتی من دوکانم دانابوو زاعێر بووم لەسەر بانێ مزگەوتێ دەنووسم ئەو جەهەنجی بەخۆی دەگوت زاعێر بووم نوێژم نەدەکرد مامۆستاش سبەینان بکن دوکانێ من دادەهات دەسوێن نوێژێ دەیدیت ئەمن کە لە سەبانیمەوە نوێژێ ناکەم مامۆستا بە ڕۆژ ئەمنی دیت نەیگۆتە من ئەتۆ نوێژێ ناکەی نەخوا من بەسەر خۆدا بشتێمەوە گوتی کوڕم عەزیزم ئەتۆ ئەوە لۆ نایەت جەماعەتی سبەینان دەگەڕەمە گوتی ئەمنی جۆشی دیتم مامۆستا لەوها ئەمن نوێژێ ناکەم احترامی من دەگری لەکەن عالمی نارێ ئەوە لۆ نوێژێ ناکەی دەرێ لۆ نایەت جەماعەتێ گوتم شەرت بی لەمەوە دوا دەبی نوێژێ بکەم لە هەنجین ڕا گوتی دەستم بە نوێژێ کردو هەتا بووە و پیاوەشی ئەبەدین و تۆبەی کردو جەزابا بەم ئەو هابوو خەت کەسێکی بەسەر خۆدا نەدەشکاندەوە بە هیچ نەوعەکی قسەی ناخۆشی دەگە خەرچی نەدەکرد حتا ئەگەر ناوی عالمێ دینا ئەگەر پیاوەک لە ناو عالەمێ خەرک دەیانگوتێ ناوی ئیسماعیل بە دەیانگوتێ سمۆ ئەو قەت نەیدەگوت سمۆ نەیدەگوت سمایلیش هەدەیگوت ئیسماعیل کەسان هەبوو بوو پێیان دەگوت عەولایان دەیانگوتێ عەبوو ناوی عەبدوڵڵا بوو ئەو ئیلا ناوە ئەسلەکەی دینا دەیگوت عەبدوڵڵا قەتعیەن بە هیچ شێوەیەکی ناوی کەسانێکی نەدینا بە نوقسانی و نەخۆ کابرا بە شکست ئەوەی وا تێبگاکەوە ناوی بە سوکایەتی هاتیە بۆ نوعەیەی با مەحەلە تەدریسدا بوو هەدرسی فەقیان و مەلایانی دەگوتەوە و تا ساری 1965 وەفاتی کرد قبری منەوەر بی دوای ئەوەی کە وەفاتی کرد کاک و مەلاتەی بیان لە جێوی دانا و بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان ئەوەی لە زار و زبانی ئەو مامۆستا ئازیز و خۆشەویستانە بیستمان لە خزمەتی مامۆستای گەورەی کورد ڕێزار جەنەی مامۆستا عەبدوڵڵای ئاشوکانی بەشێک بوو لە ژیانی پڕ لە سەروەری مامۆستای مەرحوم مامۆستا هەموو تەمەنی خۆی لە خزمەتی حوزرە و مەدرسە و میحراب و مینبەرە و لە خزمەتی خەڵکا سەرف کرد مامۆستا بەسەتی بۆی کە تەنها باوکی ئەو دوو مامۆستا ئازیز و پیا بەرزەیە بەڕێز مامۆستا مەلا تەییبی بە حەرکەی کە تەرمەکەی گۆڕەکەی لە تەنیش گۆڕی مامۆستایە خوای گەورە دەرەجاتیانی عالیکە لەگەڵەوەی کە باوکی مامۆستا مەلا تاهیری بە حەرکەیە خوای گەورە تەمەنی پڕ لە خێر و هەروها بە سەلامەتی و سێبەری لەسەر ئێمەمان بە بەردەوام و زیاد کە ئینشاءالله
مامۆستای مەرحوم لە ساڵی 1996 لە ئاشۆکان لەدایک بوو، هەر لەبەرەوەش مامۆستا مەشهور بوو، مامۆستا عەبدوڵڵای ئاشۆکانی. ئەگەرچی زیاتر تەمەنی لە بەحەرکە ماوە، حوجرە و مەدرسە گەلێکی زۆری لێرە هەبوون، بۆیش بەوەش ناوزان دەکرا مامۆستا مەلا عەبدوڵڵای بەحەرکەیی. بەڕێزان لە ساڵی 1965 لە بەحەرکە لە ماڵی خۆی وفاتەکات و لە گۆڕستانی شێخ وەیس لە بەحەرکە کە ئەوە گۆڕی بەڕێزیانە لێرە بە خاک دەستپێردرێ. ئێمە دەپارڕێنەوە کە خوای گەورە دەرەجاتی عالیکە لەگەڵ پێغەمبەران و ڕاستگۆیان و پیا و چاکانە حەشریکە، ئێمەمانش بە خزمەتی مامۆستا و پیا و چاکان بگەێنێ. سوپاسی بینەریەوەی ئەزیز و خۆشەویستەکەین کە تا ئێستا بەدیار بەرنامەکەمان دانیشتون، تا بێگەشتنەوە سپاردەی خوداتانەکەین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.